سڵاوتان لەوێ هەموو کاتێکتان باش وێنەرانی بەڕێزی شەش ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان لە بەرنامەیەکی پزیشکیە لە درێژەی زنجیرە بەرنامەکانمان کە لەسەر ڕێبەری زانکۆی هارڤارد بۆ ساڵی 2022 وەرماندرتۆ چاپتەرێکی تایبەتە بە دژە ئۆکسانەکان دژە هەوکردنەکان ئەو بابەتی کە مرۆڤ پارێزێت لە شێرپەنجە لە نەخۆشیەکانی جەڵتەی دڵ جەڵتەی دەماغ و ڕقبوونی خوێنبەرەکان بڕێک لەم نەخۆشیانە کە تێمانە دەرەکەوێت لە پاش مقدەری خوا واتە ساورەکەین کە هیچ چاو بێت و زۆرێکمان چاوەزار بەکارهێنین بۆم بابەتە چاوەزار بابەتێک کە مێژویی زۆر کۆنی هەیە و ئایا زانستی نیە تیشکەکە لە چاوە دەرەچێت لە چاوە دەرناچێت ئەو بابەتێکی ترە و لە ڕووی ئاینی و قسەی تریشی زۆر لەسەرەکە من خۆم لە هیچیان نایە نە لە ڕۆ ئاینەکەی نە ڕۆزانستیەکەی بەڵام بەڕاستی هەر زۆر جوان دوکانەکە و یا خۆ پیرۆز بێ و خوارزکە بە خوا بازارە با و قرار بوو لێرەش تەسبیحێکی بچووک پڕم هەرچەند زۆر کەم تەسبیح بەکارهێنم بەهەرحاڵ ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە کە باسی بکەین لە بابەتێکی زۆر کۆنەوە لەناو بازارێکی زۆر کۆن لە قەیسەری نەقیب لە شاری سلێمانیەوە بۆ بابەتێک کە لەگەڵ مرۆڤایەتیە بە هەزاران ساڵە هەیە بیرتان نەچێت کە چاوەزاریش بە هەزاران ساڵە لەگەڵ مرۆڤایەتیە هەیە تازە نییە بە هەمان شێوەش بەهارات و دژە ئۆکسانەکان دا و دەرمان بە هەزاران ساڵە لەگەڵ مرۆڤایەتیە هەیە و کاتی خۆی تەنها خواپیا و پاشا و دەوڵەمەنەکان بەکاران هێنا و پاش ئەوە بۆ خەڵکی وەکو ئێمەی ڕەش و ڕوت و هەژار بەردەست بۆی کە بتوانین بەکاری بێنین هەرمەی کە لە بەردەستی منە زۆر جارەمە کە بۆن یەکەم بە خانمە پیرەکانەوە بیری نەکمەکرێتەوە خوا بازارە بە مامەیگە زۆر سپاس الحەمدوللا زۆر باشم ئەمە زۆر سپاس خوا باشە بۆ بکە ئەمە مێخەکەوە نیە ئەمەی کوێ مێخەکە ئەمە شمڵیە ئەمانە شملیش بۆنی هەیە بەس مێخەک بۆنی هەیە بەڵا کەمێ بۆنی هەیە شملیش بەس مێخەکە بۆنی زۆرە ئەمە هەر بۆ جوانکاری بەکارهێنرێت بۆ جوانکاری بەکارهێنرێت یا من بۆنم زۆر خراپ بۆ ئەمە بۆنینە بەخۆی دەمێک هەڵواتاوە بەتەڕی بۆنیە بەتەڕی بۆنیە باشە و کاتا گەر بیشۆی تۆ دیسان بۆ نکاتەوە دیسان بۆ نکاتەوە ئەم مێخەکەی کە بەڵێت مێخەک دایمە بۆنی هەیە ڕوشی بۆیکەیتە پەرداخەوە گەشە بێتەوە وەکو خۆی لێتەوە ئەم مێخەکە فەرقی چێ لەگەڵ مێخەکەی کە خەڵگەی خوا لە ناوچوی هەرەوەیە لێرە ئەیکردن و ژنانی بندروی تێکەوەی مەلیانەکڕی دەی دەستیەوە خۆش بێت و خوا بازارتان بە زۆر سپاس مەمنون زۆر سپاس خێر ببینی سپاس مەمنون ئەستەغفر الله من دەستی تۆ ماچەکەم زۆر سپاس مێخەکە لێواتوانێک دوو دەنم بکەیتە دەست و بەڵێم بۆ کۆرۆنا باشە وەڵای ئەو ئەڵێنەیان زۆر لەجێ خۆیانە بەڵام من لوتفەکەی جەنابە قبوڵەکەم زۆر سپاس بە ساحب شوێن بی زۆر سپاس دەستم بۆنێکی زۆر خۆشی گرت ئەمەی کە لەبەر دەستی منایە زیاتر لە 100 لاپەڕەیە لە ڕووی زانستیەوە کە باس لە سوودەکانی دا و دەرمانەکات بۆ تەندروستی مرۆڤ و پاراستنی لەدایان و سەدان نەخۆشی کە بە درێژایان بەرنامەی خۆیان بۆتانی باسەکەین بەڵام هاتوونەتە دوکانێکە بە قەبارە بچووکە بەڵام بە دڵ گەورەیە و مێژوویەشی زیاتر لە 80 ساڵی هەیە بەڕێز ئیسماعیلی حاجی ئیبراهیمی عەتار خوا بازار ڕەبا هەموو کاتێکە باش چای مناتم چاوت خۆش بە زۆر سپاس مەمنون کە هاتین بۆ تۆماری بەرنامەکە هاوڕێیانی هونەری و ئەوانەی کە لە پشت کامێراوە کارەکەن بەمیان و چاوت خۆش بێ ئەچین بۆ دوکانێکە لە هەموو دوکانەکان کۆنترا ئەوەشی کە من بینیم لە زۆربەی دوکانەکان بە قەبارە بچووکترا بەڵام لوتفەکەت و پێشوازەکەت پێش بەرنامەکەش زۆر لە دوکانەکە گەورەتر زۆر سپاس کاک ئیسماعیل ئەمە بۆم باس بکەیت کە ئێوە لەم کارەیە چەندێک کۆن و لە کێوە دەستان پێ کردووە پێشەکی بە خێراتنتانەکەم سپاسی کەناڵە کەشتانە وەرنامە کەشتانەکەم تەبێ ئەم دوکانە دوکانی باوکمانە باوکمان لە ساڵەکانی 1938 و ئەو کاتەوە لەم دوکانە کارەکە لە ئیشیشی هەر ئەتاری بووە بۆ شارەزایەکی تەواوی ژێ بوو لەم دەرمانانە ئێتر ئێمەش تەبیعی ساڵی 1970 کە باوکمان وەفاتی کرد ئێمە هەرچەنگە خۆمان لە دایرە ئایشمانەکە خۆم براکەم بەڵام دوکانەکەمان لە دەستنەیە خۆمان دوای ئەوەی کەوا خانە نشین بووین هاتین لەسەر کارەکە و ئیساش داکو ئەم کاتەشە ئیسیمڕارەکەین لەسەر ئیشەکەمان یاخۆلەشتان سەلامەت پێشی کە دەستکەم بە پرسیارەکان دەبارەی کۆنی و تازی بەهاراتەکان ئەگەر ئەومان بۆ بگرن بێ زەحمەت ئەمە وێنەی ئەو کەسانێت تاوان ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە ئەگەرچی بەرنامەکە تەندروستیە بەڵام مێژوو بابەتێکی دانەبراوە لەم شتانە وەک وێنەکانە بنووسراوە بەهاراتی بورهان لە 1938ەوە وێنەی حاجی ئیبراهیمی عەتار هەڵواسراوە کە بەڕەحمەتی خوا 1970 تاوەکو جەنابی کاک ئیسماعیل فەرمووی و خاڵە جەزا بێ بە خاڵ ئەویش هەر لێرە ئیشی ئەو کاتی خۆی لێرە بۆ کاتێکەوە ئێمە لە دایرە فەرمانبەر بووین کاک جەزات بۆی دوکانەکەمان دانەخدێ ئەو
یعنی بڵێن ڕەحمەتی باوکت لەگەڵ ژنبراکە بێ دوکانەکان بەڕێوە بردووە باش جا کاک ئیسماعیل ماشەڵڵا بۆ نوبەرامی دوکانەکە زۆر باش ئەمە لێو دەست پێ بکەین کە جناب الهشتا بە تەواتی لەناو ئیشەکەیت بەڵام دڵنیان پێشتیش بەم دەڵێ هەر لەگەڵ باوکت هاتووی بینی تۆ ئەمانە ئەگەر زەحمەت کێشی بۆم باس بکەی لە کۆنا خەڵک چی بەکارهێناوەکو بەهارات وەڵی لە کۆنا خەڵک گرنگی بە بەهارات دابوو بە تایبەتی ئەو کەسانێکەوە لە تەمەنیان هەبوو چوون و تەمەن و تەجروبیان هەبوو لەگە بەهاراتە کاتێک کە سەرمایان هەبوو بە تایبەتی لە زستانە کۆمەڵە دەرمانیان بەکارهێنا وەکو مەقاومەتیانە یەکێک لەو دەرمانانە دارچینی بوو یەکێک لەو دەرمانانە شمڵی بوو یەکێک لەو دەرمانە زەردەچەوە بوو کە بۆ کۆکە ئەگەر کۆکەیەکی زۆر بە هێزیان بۆ بەهاتایە ئەم زەردەچەوەیان ئاهاڕێەوە ئەگەر ئاهاڕایش وایە لەگەڵ یەلکایە دەڵەمەیان ئەکرد و شەو پێش نووسن دەسێ چوار شەو دەسێت ئەو یەلکە و زەردەچەوەیان پڕێ ئەو کۆکەی قەتع کرد و وەلەستانەوەی شاگە بوو ئیسفادەیان لێکرد بەنسبەتی شمڵیەوە ئەو کەسانی کەوا ئەو کاتە شەکرە تەبیعی وەکو ئێستا بڵاو نەبوو بۆ لەبەر خەڵک جاران کەمی خوارد و زۆرەکەتیشی زۆر و بەڵێ بەڵام ئەوان شمڵیان بەکارهێنا بۆی کەوا بۆ نیسبەتی شەکرەکە لەبەر شمڵەکە تاڵیەکی تایە حتا بۆ ئیلتیهای قۆڵۆنیش بەکاریانێنا بە حکمی ئەوی کە تاڵی تایە ئەو فترانەی لەناو ئەبرد و هەستیان بەوە ئاکە کەسیانی سراحەتی یەکرد و ئەو ئاوسایی شتەی نامە ئەم دەرمانانە هەمووی دەرمانە ئەم میێخەکەیان بەکارهێنا بۆ ئیلتیهابی دەمودان و واناکرد ئەو پیاوی فەرمووی کردم ئەمە هەڵبەتە من لەبەر کە خۆم دکتۆری دەمودانم ئەزانم کە بۆ برینی دەم ئێمە پاژێک کە ئاوەکەی گیرە بەکارهێنین هەر بۆ زانیاریتانە دەمار بڕینا بەکارهێنرێت یەشێکە لەوانی کە ئەکرێ ئازار کەم کاتەوە تاکو کۆتایەکەی ئەم مێخەکەی شوێ ئەم مێخەکە خۆی هینی مالیزیا هەیە هینی هەندستان هەیە هینی ئەندەنووسیا هەیە هەرسێکیشیان ئەو جنوبی شەرقیاسەیە خۆی تەبیعی زیاتر مەناخەکەیان مولایمت لەگەڵ ئەم بەهاراتن باشترین بەهاراتی لە هەموو دنیا کە بە تەجروبە دەرکەوتن بەهاراتی هەندستانە لەبەرکە مەناخەکەیان زۆر مولایمە بۆ ئەوی کەوا بەهاراتیان پێێنن ئەمە زەردەچەوەکەیە ئەمەیان ئەم شێوەیان بەکارهێنن ئافرەدان ئیسا بەکارهێنن کوتم بۆ دەموچاو بەکارهێنن لەگەڵ شیرە ئەیان دەموچایان گوایە بە حساب سڵ بکاتەوە ئەم جۆرەشمان هەیە یعنی لە باتوی پارە بن بە لێزەر کۆن بەمە کردویانە کۆنیش کردویان دەرمانی هەندیەکان ئاماگە تۆ لە فلیمە هەندیەکانش ببینی سەی دەکەی دەموچایان زەر دەکەنوانە ئەم زەردەچەوەیە لە جنوبی شەرقی ئاشە زعفرانی هەندی پێڵن ئەمەنگە سوودی هەیە ئەمە ئەم زەردەچەوەی ئەمەنگە سوودی هەیە یابانیەکانیشی و سینەکانیش و هەندیەکانیش لە زۆربەی دەرمانە بەکارهێنن ئەمە زەردەچەوەی خواردنیشە زیاتر ئەمە طبیعی ئەمەیان زیاتر بۆ دەموچاوە هەردووکی هەر ئەخورێت بەڵام ئەمەیان بۆ ئەگە سەیدیکەی حەجمەکەی گەورەترە ئەمەی هارنەوە لەگەڵ شیر و شتات یەکەڵای یەکەن بۆ دەموچاو و شیوا بەکارێن بۆ فەرقێکی هەیە ئەمەش بەکاربیێنی هەرەبێ بەڵام ئەوە وا دیارە بە تەجروبەی ژنان کە کوردیان ئەمە چاکترە و نەتیجەکەی ئیجابیترە ئەمە زەردەچەوەکەی تریشە ئەمە کە هینیەکان ئەمە وەکو سێی بن عەرز وایە لە وڵاتی هەندستانە دەریهێنن لەژێ ئازا چۆن لای خۆمان سێی بن عەرز دەرەهێنن بەو شێوەیە ئەمە هەڵیگەڕنەوە ئەمە کۆکەنەوە ئەیهارنەوە و علمیەن ئیسپاتیش بۆ زەردەچەوە زۆر دەرمانێکی چاکە بۆ پێز باشە بۆ ئازاری ناوسێک باشە بۆ ئیلتیهابی سنگ باشە بۆ خوێنڕنکردنەوە باشە ئەمە زۆری سا چۆتە بابی تەجروبەوەکەوا زۆر کەس لە خەڵکەکان کە نەخۆشییان ئەبێگەن ئەم زەردەچەوەی بەکارێت حتا لەمە خیرەشە ئەعلانیەوەیان کە گوایە لە طبی شابیەکانەکەمە بۆ سەرەتانیش بەکاری هێنن لەو بابەتەیە ئەوە هەڵبەت پرۆفسۆر یاریدەر دکتۆر دارا میوانمانە لەگەڵەوە باسیەکەی پێش چەند ساڵێک چاپێکوتێکم لەگەڵا کرد بە شێوەی ڕاستەوخۆ لەو کاتە فەرمووی کە پێڵەن فەیک کانسەر تریتمنت دواتە چارەسەری ناڕاستی شێرپەنجە بەڵام ئەوە بزانم زانستی تازاڵێکی چکە پێشەوەی کە بین بۆرە بە تەلەفۆن قسەم لەگەڵا کرد و تێمەوێت لەسەر ئەپدەیتەکان قسە بکەم کاک ئیسماعیل چاوەکەم چاوت سەلامەت بێ زەردەچەوەکە پێشەوەی کە باسی بفەرموویت باسی دارچینیت فەرمووی ئەکرێ دارچینەکانتم شانبەی ئەمە دارچینی ڕاحەت ئەمە دارچین هیچ چەند وڵاتت هەیە چەند نەوەت هەیە وەڵای خۆی زیاتر لە هەندستانەوە بەڵام لە مالیزیاش هەیە باشە بەس ئیستا پیا بووە دارچینی سناعی پیا بۆ لە مەزرعەکان ئایکەن چۆن لای خۆمان مریشک و وەکو داواجن وەکو داواجنی نەکرد ئەوەیان لولە ئەو دارچینە کە لول بێ ئەوە هینی مەزرعەیە بەس ئەمە دارچینەکە طبیعیە کە بەرزە بێتەوە حتا بە پێ ئەو خوێنانەکەەوە من لە سەر خوێنێتەوە دەڵە داری وایە 40 مەتر بەرسە
چمەتە بەسە داری دارچینی باشە ئەم داری دارچینە دارەکەی ساڵانە لەکەنەوە وا دیارە طبیعەتی وای دروست کردێتەوە کە تۆقلەکە دروست دەکاتەوە ئیسپادەی لەکەن بە بەردەوامی ئیسپادە لێ نەکاکە ئینامە لە ئەندەنووسیا هەیە لە مالیزیایە بەڵام منۆک و بەرچاوم کەوتووە بیستوشمە باشترین نەوەی ئەندەنووسیەکەیە هەتا ئەتوانی باسی قەیمم بۆ بەڵێ ئەمە لە قەیمە هەرکە هەبووە هەر ئەو هینە بوو هەرم تۆقلە بووە هەرم تۆقڵ هەر هەندێکە بووە بەڵێ هەرم تۆقلەوە بەڵام ئیستا سناعەکە پیا بۆ لولە باشە ئەو لولە تەبیعی تیژەکەی وەکو ئەمنیە ئەگەر تۆ خۆت بیکەیتەوە لێی خۆی سیرەکەی ئەو داچینە تەبیعەت تونیەکی تایە ئەو تونەی ئیسفادەی لەکەیت قڕ گەرمەکاتەوە بۆ کۆکە بەکاریەت بۆ چابەکاریەت بۆ شەکرەش ئەیکەن هەتا ئەو کەسانێک کەوا شەکریان هەیە زۆریان ئەیکەن بە ئەیهارنەوە کەوچێکی چاکەنە پەرداخی ئاوایانێکن بە مەحەلەبیەوە ئەو مەحەلەبێ تەبیعی نابێ شیرین بیاوەی کاوا شەکرێ هەبێ خۆ دەزانی کەوا دیابێت ئەبێ خۆ دەشتی شیرینی و دروستە اینجا ئەمە بەکارهێنن زۆریشان ئەڵی ئیسفادەمان دەکرۆ نیسبەتی شەکرێکمان پێێتە لە قەیما کە دارچین بەکار هات بەڵێ ئێستا فەرموود لە دارچینی زەنجەفیلان پێکەوە بەکارهێنا ئەمە زەنجەفیلەکەیە ئێستا باسی ئەو زەنجەفیلم بۆ بەڵێ بەڵام ئەم مەسلەی هینە ئەم مەسلەی زەردەچەوە قەیمی شەژن بەکارهێنا بۆ پێجوانکردن ئەمە تازەیە بەڵێ هەر هەبوو لای ئێمە نەبوو بەڵام لەمە خێرانە ئەو کەسانێکەوە زڵکرد بۆی نەخۆشی وەمانەوە سەفەری هندستانی کردو سەفەری جنوبی وەکو معلوماتیان دەستکەوتووە چۆن جنسینەکە جاران لای ئێمە نەبووی سا لە سینە ئەمانە خەڵی بە دوایە ئەگەرێتونەکە ئەمیش بەم شێوەوە بەڵامی سا ئەو لە فیلمەکانی شای بینن کە هەندیەکان بەکاریانە سوگیان لێبینیوە بەڕەحمەت چێ لەگەڵ مردەکانی توایە من کە هاتم پێش بێمە خزمەتەوە کە هەمیشە کە بلوانکە مێخەکە بینم بیری ڕەحمەتی نەنگمەکەخوافیکە لەگەڵ مردەکانی ئێوەیە مێخەک و دارچینیش پێش چەند سەر باسی مێخەکە کە بەمە بابەتەکە وێن سەر قەیمی چکە جەنابەت ئەهلی شاری بۆ دەمێکەرەوە میشایت حەزەکەم باسی دارچین وەکوی فەرموو لەگەڵ زەنجەفیل بەکارهێناوە چۆن بەکارهێنا تێکەڵیان نەکرد بۆ کۆکە ئەو کاتە وەکو ئیستاش تاحونە نەبوو زیاتر هەرم دارچینیانە کردە ئاوە ئەگە شەیەک بمێنێتەوە جوانتر ڕێنگەیاتەوە و ئیساش بۆچە هەروە بەکارێنە شەوەی کەنە ئاوە زۆر بێ ماڵە قەیمەکە شەوەی کەنە ناو خۆریەکەەوە تاکو بەیانی ڕەنگەیاتەوە بەیانی چاکەی تیەکەن کە کوڵێنن لەگەڵات چامی چاکە خۆشترەکە چامی دارچینەکەی زیاتر پێوەدا ئەوان دارچینی و زەرجەفیل بە نەهاڕاوی هەردووگیانەکە دەنا ئاوە و شەو ئەمایەوە بەیانی خۆیان لیانە ناگە کابرا کۆکەکەی بەقوت بایە و عیلەکەی بگرتە هەمویان لیانە خواردەوە هەمووشان سوودیان دەبینەوە خۆریان گەرمەکاتەوە هەست بەوە کاکە خۆری گەرمە ئەویان چەند ڕۆژیان خواردەوە خەڵک قەیمی وایە دوو ڕۆژەی خواردەوە وایە سەرهینی وایە بە بەردەوامی خواتی سا و کەسانی سامن یەکیان خۆم لەوانەی کەوا دارچینی هەموو بەیانیەکەینە بەشتە و تۆزێکەکەمە ناو خۆری چاکەوە بەیانی کاوەسە چاکەی تیەکەین تامی دارچینەکەشی لەگەڵا ئەیخۆی وەسوودیشی لێبینی ئەمانە بابەتە زانستیەکەی لەگەڵ خەڵکی خۆی باسەکەین لەگەڵ کاک ئیسماعیل ئەمانێت تەنها بابەتە مێژوویەکەی بەکارهێنانە مێژوویەکەی باس بکەین کاک ئیسماعیل چی تریش خەڵک لە قەیما بەکاری هێناوە بەڵام ئەم مێخەکە دەرمانی سمبوزاغەیە ئەمە یەکێکە لە دەرمانە کۆنەکان کە هەر با و باپیرانمان بەکاریان هێناوە سمبوزاغ باشە ئەمە کۆمەڵە دەرمانە تێکەڵاوەکرێ یەکێک لەوانە ئەم مێخەکەیە یەکێک لەوانە مازووی خۆمانە بەتایبەتی مازووی شین زیاتر ئەچێتە ئەم بوارەوە کە بەکارێن لێ یەکێک لەوانە سمڵە سمڵیش تەبیعی ئەزانین لەو مەنتیقانەی کەوا زۆنن ساڵانەی سال لە منتیقی شارباژێرە لە منتیقی سنچی و واژە و ئەمانە سمڵیان زۆرە لە منتیقی گەرمیانە و شوێنانی کەوا زۆنە و لە دەوری ئاوەمانە ئەم سمڵە دەرەجێ ئەم سمڵەش وەکو سێی بن ئەرز وایە لە ئەرزادەریێت لە ئەرزادەری خۆی ڕەشە پاشی یەکەن و توێکڵی دیەکەنەوە دوای سمڵەکە ئیسە بەداخۆ لام نەماوە پیشانە بم سپی جوانە بێتەوە بەکارێنن هەتا ئەو کەسانێک کەوا ئیلتیهابی مەعیدەشیان هەبێ ئەیکرۆژن بە تایبەتی پیرەشنەکان و پیرەمێردەکان دیواری مەعیدەیان توماکاتەوە دیواری مایدە چۆنی ساگەرەمە تۆزێک بی لە دەمە حەز دەکەی پووکە بەقوە دەکەێتەوە ئەمە کە خەڵک ئەیا لە دەمی هەر بە تۆزی لێ بەڵێ نە ئەمە هەر پەنجەی تەڕکات و یا لە پوچی کە یا لە پوچی ئەگەری هینەکە زۆر خۆش بوو بەڕاستی یەک تۆزم بەرێ ئاماڵەکەن پەنجە و تەرکە بێ لە پووکێ پەنجەم تەرکەم هەر پەنجە و تەرک با من بۆ دەکەم ئەمە پەنجە ئاو لێ لە پوو هەستی پێەکەی تونیەک لە پووک تا دروزە بێت ئەو تونیەوە چی باشە ئەو تونیەت کەسانێکەوە ئیلتیهای بەنەبێتەوە خۆ دکتۆری دانیت و پێم وابێت دکتۆر ئارازی شەفەرێکیان جۆم لێ بوو کە هەر دکتۆری دانا لە زانکۆی سلێمانی وازە مامۆستان بووە بەڵێ سوێگیان باسی ئەم سمبۆزاخەشی کرد باشە و تۆزێ معلوماتی دەردی کاراتەوە لە موناقەشمان لەگەڵاکە لەگاتێت خەریکە توورتە بێت بەڵێ تۆ نەبێتەوە ئەم سمبۆزاخە بەکارێ بۆ کەسانی ئیلتیهابی پوشانێ بە تایبەتی مەزن جەناب تاقمێکەکەی بۆ هانێک بۆ یەکێکەوە پووکی زەعیفە ئەمە هەز دەکات کە لێ ئاڵە پووکم تۆ ناکاتەوە
دەکاتەوە و ئەمە دەرمانیشە دەرمانێکی کورداواری زووە هەل لە شتۆنەوەکە ئەمە سمڵە ساخە گوڵە هەناری فارسیە مێخەکە ئەم مێخەکە بە هاڕیتۆتیەکەی لەگەڵ توێقلی هەنارە ئەمانە هەمووشی خۆی بە تەبیعە سوودی هەیە دروست هەنارەکە تەبیعی خۆ دەزانێتکە چەکلۆ دەرمانێکەوە خەڵک زۆر سوودی لێ بینێت وای خوا بۆ پاکردنەوەی ڕووخۆڵەوە گورچیلەوەمانە سمڵەکەش تەبیعی هەتا بۆ هەنگە کەسی کرۆژە بۆ شەکرەش بەکارێت بۆیەکە ئیتیابی مەعیدەی هەبێتۆمانە وەکو چۆن بنە شەتاڵ بەکارێنێ ئەم سمڵەش بەکارێنێ ئەم سمڵک بە حساب چۆن ئەوە پوکی تونگەکاتەوە ئاڵێ ڕێخۆڵە و دیواری مەعیدەکانی شتونگەکاتەوە بە قووەتی دەکاتەوە ئەمە لە بواری باری جێبەجێکردنا هەر زۆر دەمێکە خەڵک هاوڵاتیان لەگەڵ ڕاهاتوون و لە ساڵەکانی زۆر لە پێش زمانی وە ئێمە ئەم دەرمانە باوکمانەی گرتەوە ئێمە سەری دەستیمانەکە لەو دەرمانانەی کەیسا بۆ جەنابتم باسکرد لەوانە ئەیگرتەوە ئەمە وڵا هەناری فارسیش ئەیانیانە لە شارباژێرەوە لە شوێنانێکەوە هەیە بۆ ئەوەشان لەگەڵا تێگەڵ دەبی گوڵە هەناری فارسی ئەزانی لەگەڵ تێکلی هەنارە جیاوازیەکی گوڵەکەیەتی ئەویشان لەگەڵا تێکەڵاوە کرد وە شتێک بووکەوە خەڵک ئیسیجابەی هەبوو بەرامبەری وەسوودیشان لێبینی لەگەڵ پرۆفسۆردا دکتۆر دارایە باس لە ئەسڵی زانستی ئەم بابەتاناکەین کە ئێمە هەر بۆ نمونام دوکانەکە کۆنترین دوکانە لە سلێمانی 80 ساڵ زیاتر 84 ساڵە کاری بەهارات فرۆشیەکات و ئەسڵی زانستی ئەم بەهاراتانە و سوودەکانی چین لە توێژینەوە زانستیەکانە هەنێکی لە لای خۆم هەیە بەڵام زۆریشی دکتۆر داراوەرەگەم لە پاشەوە لە ناوبازاری سلێمانی لەگەڵ کۆنترین بەهارات فرۆشیان عەتاری سلێمانی قسەمان کرد بارگە بنەمان پێچایەوە هاتین بەرەو پایتەخت بەرەو هەولێر بە سوپاسێکی زۆر هاتوونەتە ماڵی دکتۆر دارا جەمیل کە بە سوپاسێکی زۆرەوە دارە محەممەد جەمیل لەبەرەوەی کە بەکەلۆریۆس و ماستەرەکەی لە بەریتانیا و دکتۆراکەشی لەوێ کردووە و ئەزمموی زیاتر لە 10 ساڵی کارکردنی هەیە لەوێ کە پسپۆری شکاری کواڵتی کۆنتترۆلی خواردنە و بابەتی دکتۆراکەی لەسەر گیادەرمانەکانە سوپاس جەناوی دکتۆر بۆ کردنەوەی دەرگاکانە بۆ ئێمە زۆر سوپاس بەخێر بێن سەرچاوم ئەرکتان کێشاوە هاتم بۆ ئێرە لەبەرەوە زۆر خۆشحاڵم بەڕاستی لێرن خۆشحاڵم کە لە خزمەتانام ئێمە لە خزمەت دەرفەتەشکە ڕاستاندوتە سواس هەڵبەت دکتۆردارە ئەوە نەیتر جەمیل بوو هەم خۆی و هەم خێزانەکەشی کە هاتین زۆری حەز کرد کە میوانداری مامکە لە دەرەوەی ئێرە ئێمە وتمانجارە با یەکەم جار بەردامەکە بکەین کاتی خۆی لە بەردامەکانی چارە میوانمان بوو لەسەر جۆری دەفرەکانیان مەنجەڵەکان قسەی کرد و لە پەیوەندیدار بە شێفەنجەوە دکتۆر پێشێ بڕۆ مەسەر باسی بەهاراتەکانی کە بەکارێن کە ئەسێرەش بەردە سپڕە لە بەهارات و ئەمانە و ئێرەش پێشتر کردمانەوە پڕە لە بەهارات تێبینێکم کە و دەفرانە بەکارن کە لەناو خەڵکا پێڵەن تیفاڵ هەڵبەت جیاواز لە براندەکانی کە بەکارێنن کردناوەکەی بە تێفلۆندا پۆشراوە ئێوەش بڵین جەنابی خەزان نێزانین پێشترێمەین بۆ ماڵی ئێوە و ئەم مەنجەڵا بینی هەر هەموو مەنجەڵەکانتان هەر ئەوە تێفلۆنە لەم تیفاڵانەیە وڵات زۆربیان و هەندێکیشان لەوە باشترە لەوە باشتر چییە لەوە باشتر ناوەکەم لە یاد نییە ڕاستی مەنجەڵی مسافۆنە نەوەڵا هیچیان بڵێن مادنێکی هەجینە بەڵام نە هیچ شتێک ئەگرێتە خۆی لە سووتاندنە نە هیچ شتێکیشی لێ ئەبێتەوە ینی بە ئیمتیحانی زۆر قورساتیە پەڕیوە بۆ ئێستا بۆ بەیەکێک لە وەکو بڵێ گران بەهاترین جۆری ئەو دەفرانی کە بەکارهێنرێن ئێمە تەقەن لە دەروی وڵات ئەگەر ڕاستی بە ئیکڕێنەوەی هینەوە بۆ ئێرە لێرە هەوڵی بۆنەی نازانم ئەگەر بگەڕی دەستی بکەوێت ئەو لە بەرنامەی پێشوو دکتۆر دیلمان میوانم بوتم گۆشتی خواپیا بەشتی هەژارانەبانێ هەر نەوێسە ئێمە نەخۆی میوە هەژارانی کاکە ئەو هەموو هەژارێ دەستیەکەوێت زۆر خەفەت نەخۆین حەزەکەم ئەماژە بۆش بم کە هاتین سیرامیکە ئەفو ئەوەی کە سیرامیکە ئێستا ئەمان تێفلۆنەیە کە خەڵک پێڵەت تیفاڵ کە ناوەکە هەروە بڵاوەت لەناو خەڵکە کە هاتی نازانمە لە ئێوە دیارە خێزانی فەرمووی دۆخەوە دکتۆر عشا بکرێ بە ماست و عشا بکرێ باشە اینجا باسیشی دۆخەوامان بۆ بکە ماستەکە لە ئەساسەکایەتی ئەو بڵێن زۆرینەکەی ماستە چی تریشی تەیە وەڵا هەندێ عشابی وەکو کەوەر و ناو من نازان بەڕاستی دایکی مناڵان کردوێتی یعنی لە تەبخا زۆر باش نین بەتایبەت لەو بوارانە بەس دەزانم کەرەوزە و نەعنایە و کەوەرە و گژنیژە و نازانم ئەزان پێنج چینمان کڕی پێنج جۆر سەوزەمان کڕی ئێتر لەگەڵ ماسەکە تێکەڵەکرێت و ئەکڵێنرێت و نەختێکیش نازم بەلاتانەوە خۆش ویانە بەڵام من زۆر بەلازەت بەلامانەوە خۆشە بەتابێت بۆ زستانان خواردنێکی
هەم گەرمکەرەوەی و هەم مغەزیشە. باش دکتۆر با پرسیارێکم مادام فەرموود دایکی مناڵان لینا و من زۆر ئاگام لە شەشلێنانی خۆت قەت شەشلێنانی با لێنی بەڵێ جەناوی باوکشمێکە کە لەوانی کە زۆر دەست و پەنجێکی باشەیە بۆ چێشلێنان و چێش لێنێ ئەلێوری بەمەوە سەر بابەتی ئەم ئاشابانە ئەو بەهاراتانە و گەرم بوونەوە. بەڵێ یەکێک لەو شتانی کە جەناوی باوکم بۆی خوێندنەوە تێبینی کردو هەڵبەت ئەمە خوێندنەوەیەکی کە بڕیکە بۆ چێژ ئەخوێنی تۆ نەک بووکو ئەکاتینی باس لەوە کات ئەڵێ زۆرنی بەهاراتەکان لە وڵاتە گەرمەکانەوە دێن لە باوترینی ئەمریکیە لە هەند لەبەرەوەی کە بەکارهێنانی بەهاراتێکێک لەو سەبەبانەی کە یارمەتی مرۆڤ کە گەرم بێت کە گەرمیش بۆ گەر لە زستان نابیت ئەو کاتە گەرم تەبێتەوە و کەمتر هەست بە سەرمای زستانەکەی خۆگەر لە هاوینی شاوی بۆی بەرکەوتنی هەوا و عارەقەکەەوە کەمێک فێنکایی بەلەشتایەت. ئەستی دروستبوونی هەموو ئەم بەهاراتانە یان زۆرنی بەهاراتەکان فعلەن تەنها لە وڵاتە گەرمەکانەوە دێ یان لە وڵاتە فێنک و ساردەکانیشەوە دێت. وڵا ئەگەر سەیری بڵین بەکارهێنانی مێژووی بەهارات بکەین بەهارات و جاکان هەردووکیان با بڵین ئەگەر تویسیشمان دوای ئەتوانین فەرق لەوێنی ئەمانە باس بکەین یعنی چەندەها ساڵ پێش میلات لە زمانی فیرعونەکان و ئەمانیان بەکارهێناوە وڵاتێکی وەکو میسڕەویش وڵاتێکی ئیسیوایی گەرمە و گومانیتیان نیە بەکارهێنا بۆ چەندەها مەبەست ینی هەر بۆ تام و بۆ نەبووە بەڕاستی بۆ لابردنی بۆ نیش بووە تەنانەت لە مەمیفیکەیشنی ئینەکانە لە مۆمیاکردنی و فرعونەکانیش بەکارهێنراوە زیرە بیبەری ڕەشکە یەکێک بوو لە با بڵین پاشای بەهاراتەکان حساب کراوە تەوان ئەمە ئەگەر ڕەنگە زۆر بمان ئاشنابین بۆی ئەو کاتی کە ڕێگەی ئاوریشمی دۆزرایەوە و تجارەتی بەهارات وەکو تجارەتی ئاڵتون وا بووە ینی زۆر جار بۆ نمونە دارچینی لە نرخی ئاڵتون گرانتر بووە تەمان هەر لەسەر ئەم تجارەتی بەهاراتە وڵاتانی وەکو هند و چین و میسر و ڕۆماکان و هەموو ئەمانە تجارەتیان پێوە کردو چەندەها شار داگیر کراوە وڵات داگیر کراوە شار ڕووخاوە و هەر لە پێناوی ئیمپراتۆری تیان ڕووخاوە لەسەر شەڕی بەهارات و لە هەمان کاتا لەسەر بەهارات جوگرافیاش دۆزراوەتەوە بۆ نمونە ئەمریکا تەوان ئەمە مێژوویەکە وەکو بڵێ پڕگەتی لە ڕوودا و کارەسات و گەڕانەوەی سەیسێر ئەگەر تۆ سەیری مێژووی بەهارات بکەی بەگشتی ئەتوانین بڵێ لە 50 ساڵی ڕابردووە زیاتر تیشک خراوەتە سەر ڕووی زانستی بەهارات ئاخۆچی بێ ئەگینا لە پێش میلاد و لە دوای میلاد و هەتاک و ئێستاش خەڵکە بەکارهێنێت یا با بڵێن لەناو کولتورە جیاوازەکانە بۆ مەبەستی بێژگە لە تاموو بۆ بێژگە لە ڕنگ بۆ مەبەستی چارەسەر و پزیشکیش بەکارهێنراوە. باش جامعە لێرە سەرنجتان بۆ ڕاکێشم جنابی دکتۆر دارات تێزی دکتۆراکەی لەسەر بەهارات و یادەرمانەکان بۆ ئەگەر بە دروستی تەرجەمە کرد بێ بۆ زمانی کوردی. دکتۆر لێرەوە گەی لەو خاڵی کە لەوانەیە لە مێژووە لەوانەشتی هەرواشەکات بە پێ ئەوەی کە لە قسەکان جنابەت هەڵەمیانجاوە کەمێکشم کە خوێندۆتۆ لەم بوارەیە بەهاراتەکان و جادەرمانیەکان زیاتر کاتی خۆی بابەتی پاشاکان و خواپیا و دەوڵەمانەکان بووە وەکو ئێستا هەرزان نەبووە لە بەردەستا بێتۆمە کەسێک بتوانە بیکڕێت تارە هاوڕای لەگەڵمە بەڵێ تا ئێستاش بڵێن لاسکیەکی وەکو سەفرون زۆر زعفران بەڵێ بڵێن گرامێکی بە $1 و شتێکە کەمێکێک لە هەرشتا گرانەکە بەڵام دکتۆر زعفرانی شێکلەوە بەتانی کە بە تایبەتی لە کوردستانی باشوورە بەکارهێنانی کەمە بەراورد بە ڕۆژهەڵاتی کوردستان دەبێت زیاتر بۆی تەسیری کولتوری ئێران و فارسەوە ئەوان زیاتر لێ بە بەکارهێنن بەڵام پێشی بڕۆینە سەر زعفران حەزەکەم سەرنجتان بۆ ڕاکێشم هیچ ئامادەکاریێکمان بۆ بابەتە نەکردو ڕێک هاتوونە تەناو مەطبەخەکە مەطبەخەکە چۆنە ئاوا ئیشمان تیا کردووە ئەلێرە من کابینم 3-4 شت دانراوە ئەلەم 3-4 شتەوە دەست پێ کرد ئەمەی کە لەبەردەستی منە بینێرانی بەڕێز هەر بەبێ مەسەری براند و شتەکەمە بیبەری ڕەشە و پێشەوەی کە بچێنەوە بەردامەکەشەوە ئاماژەت بە خاڵێکی زۆر سەرنج ڕاکێشدا کە فەرمووت ئێستا ساڵانە کۆنفرانسێکی نێودەوڵەتی هەیە کۆنفرانسی نێودەوڵەتی بیبەر و بەهاراتەکان باش دکتۆر هەمیشە ئەو شتە لە بەردەستا زۆر دانرێت کە لە هەمووی زیاتر بەکارەهێنرێت ئەوەی کە لە ناو دۆڵابەکانە هەڵەگیرێت کەمتر بەکارەهێنرێت و هەڵبەت ئەشزانم کە ئێوە ماڵەکەتان لە هەولێر ماڵێکی کاتی و زیاترەوە لە سلێمانی شتە زۆرەکانتان دانێت بەڵام بوو بیبەری ڕژ یەکەم شتە یەکسەر ئاو لە پاڵدەستی کەیبانۆکە جا ئەگەر جەنابەت چێشتە من یاخود ئەگەر خێزانت چێشتێ بدەیت وەڵام خۆم شەوان پێش نووسن تقریبا کەوچکە چایەک لە زەردەچەوە
لەگەڵ چارەکێک لە چارەکە کەوچکێک لە بیبەری ڕەش تێکەڵەکەم لەگەڵ ئاوی گەرمە بڵێن گڵاسێک ئاوی کوڵات و تەواو تێکەڵ یەکەم پێش ئەوی بخۆم ئەنجای خۆمەوە ئەوە وەکو بڵێ وەکو ئیسیفادەیەکی زۆرم لێ کردووە هەندێک ئازاری مەفاسیل و ئەمانم هەبوو بە حقیقەت فەرقێکی نەوەعیم کردووە و بەردەوامیشم لایەزال لەسەری و ئەوەندەشم ئەتوانم بڵێم بەڵگەی زانستی خوێندوتەوە لەسەر کاریگەریەتیەکانی زەردەچەوە بەڵام ئیتر دوا لێگانەوەکان دوا پێگەشتن زانستیەکان ئەوەیە کاڵێ وەکو چۆن ێستا ئەگەر تۆڵی سەرچاوەیەکی دەوڵەمەند بە ئاسن وەکو گۆشتی سوور کە بیخۆی باشە دەوڵەمەنە بە ئاسن بەڵام ئەم ئاسنە چۆن بگاتە خوێن بە باشترین بەسەریاترین شێوە لێکۆڵی نۆ زانستیەکان وڵن بە ڤیتامین سیەوە لەبەرەوە شەربەتی پرتەقاڵ و لیمە و سندی و ئەمانە خۆی لەگەڵیا باشە مادەی یا بڵین بایۆ ئەکتیف یا مادەی کاریگەری ناو زەردەچەوە کرکومینە ئەمانە زەردەچەوە بەڵێ باشە چی ئەم کرکومینە ئەگەینێتە ناو خوێن بیبەرە ڕەشەکە پایپەرین کە لە بیبەرە ڕەشەکە هەیە ئەمە دەستی ئەماگرێ بۆی بچێتە ناو خوێن بەڵام ئەمە یەک لەسەر چواری ئەو بەکارهێنیت بەڵێ سەرستان بۆ ڕائکێشم لە سەردەمی کۆرۆنایە 2 ساڵ و نیو 3 ساڵە بوو بەرنامە ڕاستەخۆکەمان کرد لەگەڵ جەنابتا تەشریفیەوە لە هەولێر بۆ کاتە لە ستۆدیۆ کردمان بە بینەرەکانم وتم من دکتۆر دارا مناڵەکانی لە من گەورەترە بەس ماشەڵڵا پێستی لە من زۆر جوانترە اینجا پێشەوەش کە بین خزمەتە لە سلێمانی یەکێک لە عەتارەکان یەکێک لە کۆنترین عەتارەکان باسی لەوە کرد کەوتی ئێستا خەڵک زەردەچەوە بۆ جوانکاری پێست بەکارهێنێ هەر بەڕاست خۆت زەردەچەوە داوای پێستە بۆی پێستە ئەوە جوان بێت بۆ بەکارهێنانی پێز نە بەڵام بۆ خواردن بەلای کەمەوە من ئەتوان بڵم 2 مانگ لەسەر ئەو سیستەمەم کە بۆم باس کردیت بەڵام بۆ بەکارهێنانی پێز نە تەبەن زەردەچەوە ئیسیعمالاتی زۆرە بەڕاستی خۆ بچکەم بەتەواو بێم لە پێستم وتم بەشکم وەکو جەنابەت ئاوا تۆ سەر بکرێتەوە هیچ هەوڵێک نێ باشە دکتۆر ئەمە وابزانمە کە ڕوخسەتە دەزەشت فەرموو ئەمەی ئەلێرایە وازم هەر زەردەچەوەی نەهاڕاوە نییە بەڵێ باش ئەمە هەر زەردەچەوەی نەهاڕاوە ئەمان زەردەچەوەی هاڕاوە هەڵبەت دوجار لە بەشەکانی بەردەمەکە باسی وەشتان بۆکەین کە جیاوازی ئەمانە چیە و عەتارەکان چۆنیە هاڕون تا کۆتاییەکەی بەڵام ئێستا لە خزمەت جەنابی دکتۆرە هەر پێ دەڵام دکتۆر دارا جەمیل لەبەرەوەی کە ماشەڵڵا پڕی لە جوانی زۆر سوپاس ئەو جەمیلان وەکو جەمیلی جوانی نەک وەکو جەمیلی ناو ئەم زەردەچەوەی کە هاڕاوە جا هەر براندێک بێ و کە من تەبینەکەم براندەکە براندی ئێرەنیە لە دەرەوە ئێرەوە هێنرا بەڵام لە مارکێتەکان زۆر بە ئاسانی دەسەکەوێت بۆ ئەم نەهاڕاوە بۆچی هەردووشانە هەیە وڵا پێش ئەوەی نەهاڕاوەکەم دەستکەوێ هەرڕاوەکەمان کڕی بوو پیشانگایەکی خۆراک لەو ماوەی پێشووە بەهۆی فیستیڤاڵی هەنارەوە لە تازڵوجە کرایەوە لەوێش ئەو کاگازادم بینی ئەو جوتیارە نمونەیەکەی هەڵەبجە تەبەن شتێکی خۆشحاڵیە بەڕاستی کە ئەوتوانێتی زەردەچەوە بچێنێ لە هەڵەبجە زەردەچەوەی خۆمانە ئەو زەردەچەوەی کوردستانە بەڵێکە مای خۆشحاڵیە بەڕاستی لەبەرەوە قەرارم با بڵێن بڕێکی تقریباً وەزم کیلو یەکم لێ کڕی ئیتر بە بەعزێکی بەخشیەوە بەسەر کە سوکار و ئەمانەوە و بێگومان باشترین زەردەچەوەش ئەوەیە کە تۆ زەردەچەوەکە خۆت بیهاڕی ڕەنگە بەو نەوع ئەگەر بیهاڕی دەمی گوێزانەکان هی تاحونەکە یا هی هاڕارەکە ئامێری هاڕینەکە بشکێ عادەتەن بڵێن ئەگەر نەختێ بە هاوەن و دەستکەوان وردی کەیت دوای بیخیتە ناو تاحونەکە ئەبێ بە زەردەچەوەیەکی وردی جوانی فرێش دوای باسی سوودەکانی زەردەچەوەکەی لە خزمەت هیچ گومانێکی غەشی تیان نامێنێت باشە باسی سوودەکانێکی لە خزمەتە بەڵام مادام لە بەردەستی بەڕێستە زعفران نییە کە زۆر گرانە زەردەچەوە هەیە کە لەوانێ بەراورد بە زعفران زۆر هەرزان بێ ئەمە هەر گران بوو بەڕاست کە کڕیت یان هەرزان بوو وەڵاهی نسبیان هەرزانە ینی زەردەچەوەیەکی وا جەنەوەن وا ئەسڵ لێرە دەستەکەی خۆت وەزم لە دوکانی عەتارەکانی شەهەر هەیە بەو شێوەیە بەڵام منی مقابل بە دەخلی ئێمە گران نییە جا ئەمە دوای باسە سوودەکانی ترێکین تاکو ئێستا جەنابی دکتۆر باسی لەوە کرد کە زەردەچەوە بیبەر تێکەڵاوەکە ئاڵەتی ڕەش ئاڵەتی ڕەش بیبەری ڕەش یەک بەش لە بڵین بیبەرە ڕەشەکان ئاڵەتە ڕەشەکە بە 4 بەش لە زەردەچەوەکە یەکی کاین کە فەرمووی بۆ مەفاسیل باشە دوای باسێک نین بۆ چیتر باشە جەنابی دکتۆر ئەلێرەشە ئەم پەرداخە ئەمە وابزان پەنیرە نە
ئەمە پەنیر نییە ئەو شتێکە وەکو پەنیر وایە کە وشکە و دوایی کەنە ئاو بەخوا نازانم چی خۆتە زانین چیەوە ئەو بنێشتە تاڵەیە هینمان کردووە بنێشتە تاڵە بەڵێ بنێشتە تاڵی خۆی جۆرێکە لە کەتیرە یاخود بڵین بنێشتە تاڵ چونکە کەتیرەکە ئەو سائلەیە کە درەخت دەریات بەڵێ یارمەتی دەرە بەڕاستی بۆ تەنزیمکردنی ئەتوانی بڵێ PH مەعیدە و ئەمعا و ئەمانە بەڵێ و دوایەوە مستەهیلیشە لە هەمان کاتە بۆی کە کردداری دەرهاویشتە ئاسان بەڵێ هەچ کاتێک ئەوە ئین ببێت ینی تۆ ئەتوانی و ئەوەشمان بەڕاستی کردە ئاو هەر زەردەچەوەکە بە نیوازانم نازانەوە کامیانە لێویا بۆ نیاد ڕەنگە دیارە زەحمەت ئەوە ئینەکەیە بڵین بنێشتە تاڵەکەی بەڵێ باش ئاوا بنێشتە تاڵ بەڵێ بەس ئەتوانیت ئەو ینی بڵین ئەمان چۆن بەکارهێنی دکتۆر وەڵا هەری ئەتیادی ئەتوانی بە دوو دەنگ پێش نووسن دوو دەنگ خۆیت ئیتر ئیشی خۆیە کات و خۆ ئەزانیەوە بڵێن زۆر بڵین بەیزیکە یاخود تفتە کولەویە و لەبەرەوە ڕێگەنا بەڕاستی هیچ جۆرە ژینگەیەکی تشی و ترشەڵۆکی لە ڕێخۆڵە و لە مەعید و ئەمانە دروست بێت ئەنی بانی کە هەڵەسی تەماشاکەی هەموو شتێک تەسویر بۆ بەڕێک و پێچی دەگەچی جەنابی دکتۆر زۆر بەحرێکی عیلمە لەوبارەیە بەڵام سەرنجتان بۆ ڕاکێشمەوە سەرچاوی زۆرینی زۆری هەوکردنەکانی التیاباتەکان لەشی مرۆڤ ترشە وەکو جەنابی باسی کە لەبەری کە ئەمە تفتە ئەم تفتیە هەم ترشەکان هاوکێشەکە تۆم ڕێگریەکە لە دروستبوونی ترشی زیاتر و التیاباتی زیاتر جا دکتۆر هەرێک لە تەنیشتی ئەمە نووسراوە ئەپل سایدە ڤینیگە with mother ئەوان نازەمیانی چی ئۆرگانیکە بەڵێ ئەمە نووسراوە سرکەی سێو من خزمەکان لە سلێمانی زۆربان تشات فرۆشن و ئازانم سرکەی سێوی ئەسلیشیان هەیە حەزەکەم بۆم باس بکەی ئێسامە تفتەکەمان زانی کە بۆ ڕیخۆڵە و بۆ ڕێگەگرتن لە هەوکردنەکان باشە بەڵام بۆچی لە بەردەستی شتا یەکسەر سرکەی سێو هەیە ئەمان ترشە سرکە سێو بەیانانی خۆم بەیانیان کە هەڵەستم بڵین یەک کەوچک چێشت لەگەڵ پەرداخێکی گەورە ئاوە باویش لێ تێنە تێکەڵەکەم پێش نانخواردن و ئەمانە پێشەوەی ڕیش تاشم و شاوەریش بمەوانە ئەو پەرداخە خۆمەوە لەگەڵ پەرداخی تری ئاوە پێش وەخت خواردوێتم بڵین ئەوە تقریبن چارێکی 20 دقیقە پێچێ لەو بینە ئەوجا دەزەکەم بە نانخواردن ئێمە ئەبێ حەقیقەتێکی بیزانین ئەگەر بڵین پاکردنەوەی بۆریەکانی خوێن یعنی لابردن و ڕێگرتنە لە زۆربەی زۆری نەخۆشیەکان کە مرۆڤ تووشیە بێت خۆی لە باوترینیان ئەوە بۆکو خستە سەر خەرمانی جەنابتان هەمیشە لە بەرنامەکان باسیەکەین ئەوەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی دەری خستووە دە باوترین هۆکارەکانی مردن لە دنیاە یەکەم باوترینیان زۆرترین هۆکار کە خەڵک بەهۆی ئەمرێ پێوترێ نەخۆشیەکانی دڵ و بۆرەکانی خوێن کە ئەمە خۆی لە جەڵتەی دڵ و جەڵتەی دەماخا بینێتەوە و پاشەوە نەخۆشی سیەکان بەڵێ نەخۆشەکانی تر ئەتا لە 2019 کە دو ئاماران بڵاو کردوتەوە شێرپەنجاوە بزەم لە پلەی شەشەما داناوە یعنی ئەوەندە دووریان خستۆتەوە یەکەم کاردیۆڤاسکولار دزیزە دوم سترۆکە سێهەم COPD بڵین گیرانی درێژخانی سیەکان و بۆرەکانی هەناسە و پاشەوە ڕاتە خوارە بەرحاڵ ئەمە لەوە هات کە ئەم سرکەی سێوە بەیانیان بەڕێزت کەوچکی چێشخۆرکێت ناو پەرداخێکەوە باشەکەت ناو پەرداخێکەوە ئەوی خۆی تۆ تا کۆچارەکە 20 دقیقە دووشێکە گریت و ڕیشە تاشیت و خۆر حەزەکەی بۆ ناخواردن ئەمە بۆچی باش و ئەوەی کە باسم کرد یەکێکە لەو توێنەرەوەیکی باشی چەوریە توێنەرەوەیکی باشی چەوریە و ئەتوانی بڵێ توێنەرەوەی پاکەرەوەیکی باشی بۆریەکانی خوێنە و زۆربەی زۆری ریسێرچ و هەتا ئەوانی کە زۆر شارەزای بواری پزیشکین لەسەرەوە کۆکن کە پاکردنەوەی بۆریەکانی خوێن یعنی دوورکەوتنەوە لە زۆربەی زۆری نەخۆشیەکان یعنی درێژکردنی تەمەن بەلای کەمەوە 20 بۆ 25 ساڵ بەلای کەمەوە 20 بۆ 25 ساڵ یعنی ئێمە ئەزانین هەندێک نەخۆشی هەیە ئەوی کە پێ ئەوترێ بڵین میتابۆلیک دیزیزز هەندێک نەخۆشیش هەیە پێ ئەوترێ age related degenerative disorders ئەگەر کاوانێک میتم بۆ بینەکانم شی بکەم و یاخۆ حەزەکەشی بڵێ یعنی ئەوەی کە علاقی بەسەر ئەو نەخۆشیانی کە لە کاتی خواردن و هەرسکردنە مرۆڤ تووشی ئەبێت و ئەوی تریشیان کە ئەو تێکچوونە ئەو تێکچوونی سیستەمی کە بەهۆی تەمەنەوە مرۆڤ تووشی ئەبێت ئەگەر بۆتان ئاسان بکەمەوە لە باوترین
جۆری نەخۆشیەکانی کە پێوترێ مەتابۆلیک دزیز نەخۆشیەکانی زیندە چالاکی نەخۆشی شەکرەیە کە ئەمە ئێستا لە دنیا زیاتر لە 350 میلیۆن کەس بەم نەخۆشیەوە ناڵێن و ئاڵلقەی پێشوشمان تایبەت بە ڕۆژی جیهانی شەکرە و لە باوترین نەخۆشی کە پێوترێت دیجەنرەتیڤ دیزیز نەخۆشیەکانی شیبوونەوە یان بەهۆی تەمەنەوە باوتریان بریتە لە ئەڵزەهایمەر نەخۆشی لە بیرچوونەوە و پاشەوە نەخۆشی پارکنسنەوەی کە بە شێوی لەرزین دەرەکەوێت و کۆمەڵێک نەخۆشی تریشەکە لە جونگەکان و لە ئێسکولان دەرەکەی ئەمەی سرکەی سێو کە ئاڵێن بۆ دڵ باشە یەک خەڵی زۆر جوان تێبینی فەرمووکە ئەگەر کەسەکە زانرا لە سا 60 یان هەرچی چەندێکی کە دکتۆر ئەڵێ گیراوە ئەبێ عملیات کە عملیاتەکە ئەمە بۆ یەکە ئەوە ڕوونەیە ئەمەی کە باسی ئەەکەین من پێشەوەی کە بە خزمەت جەنابەت بگەم و لە کەسێکی زانستیم قسەی بیستم لە هەموو کەسێکم بیستۆ کاڵەن سرکەی سێو لەگەڵ ئاوا تێکەڵاو کە باران بەسکی ناشتا بخۆ بۆ دڵ باشە چۆریە توێنێتەوە فعلا ئەم بابەتە پاشخانی زانستی هەیە چاڕێ وەڵامەکەم باڵێ هەرەوەندە ناسا ئەگەر ئێمە بڵین بمانەوێت نسبەتی ڕۆن با بڵین ئەگەر بمانێ ڕۆنێت تاقی بکەینەوە ڕۆن هەر ڕۆنێک ئەچمە سەر ڕۆنەکان بەڵێ ئەگەر زەی بێ یا ڕۆن بێت باشە بەس با پێ بڵم یعنی عملیەکە چۆنە عیلمیان ئەگەر ئێمە بمانێ هەر ڕۆنێ بزانین ساغەیە ناساغە ئەوێ لێ پێشە ڕۆنەکە بتوێنینەوە ئەو مادانی کە بەکاری ئەهێنین بۆ توانەوە چییە؟ لە یەکەم دەست پێکە کلۆرۆفۆرم و ئەسیتیک ئەسید دوو بە سێ یعنی دوو بەش کلۆرۆفۆرم سێ بەش ئەسیتیک ئەسید ئەمە لە ناو تاقیگایەکرێت بەڵێ هەر بڵین ئەو پرۆتۆکۆلی کە عالەمیەن لەلایەن ئەیسیەوە دانرا بۆ شیکاری ڕۆن ئاوایە ئەسیتیک ئەسید چییە؟ سرکەیە بەڵێ ئەسیتیک ئەسید سرکەیە لەبەر ئەوە سرکە دەورێکی گرنگی هەیە لە توانەوەی ڕۆنە تۆ ئەگەر قسە هەر بۆ سرکەی سێ و ڕاستە بۆ سرکەی ترێژ ڕاستە نەنا بۆ هەموو سرکەکان ڕاستە بەڵام حساب بکە ئەڵی سرکەی سێ و بە تایبەتی تەمان ئۆرگانیک دەستکەوێت ئەو مادی کیمیاییتیانە ئەوەی کە لە بازاری خۆمان پێڵن کوردەواری ناوخۆیی چونکە سرکە سەناعیش دروست ئەکرێت خۆتە زانی ئاسانە ئەسیتێک ئەسید بە سەناعی زۆر بەی تام و بۆکان بە سەناعی دروست ئەکرێت و هەندێ لە وەکو چۆن چەندەها دەرمانی ژێ بەشەوی سەناعی دروست دەکرێت کە ئەمە بکو بڵێ چاپتەرێکی تر و ئەتوانین بڵێ بابێکی ترە پیاوە گەر سەیری بکاوە بەڵام بێگومان ئەگەر سرکەی طەبیعی دەستکەوێت و ئۆرگانیک بێت ئەوە زۆر سەلامەت و باش و کاریگەرە بۆ ئەو مەسلەیە و کاریگەریش هەیە لەسەر توانەوەی چەوری و باشترین کاتیش تەمە هەندێک کەسێ ئەیخوا دوایان خواردن بەس من بەڕاستی ئەگەر هات و کێشەی مەعیدە نەبێت بەیانە پێش ناخواردن بیخۆی باشترە چونکە هەڵمژینی سرکەکە ماگزیمایزە بێت ئەو پەڕەکەی ئەبێت هەر لە بەردەستە ئەمریکا من بین کە بەرداوم لە بەردەستی ئێوەیە ئەمە چییە هەر بیبەری ڕەشارڵەتە وازانم بەڵێ و ئاڵەتی نەهاڕاویتی ئەکرێت و وی تاحونێکی پێ بەسەر توانی بۆی کە بیهاڕێ باش تۆزە باسی هین ئاڵەتمان کردووە زیاتر باسیەکەین پێشەوەی کە بڕۆینە سەر ڕۆنەکان کە دوای لە خزمەت تا باسی ئەوانە شەکەین ئەمەیان دکتۆر وەڵاهی جاابێ ڕستەمێ من ئاوا دەستکاری شتەکانەکەم تازە تێکرداوە ئەم شتە گەورێتیە ئەو بکەسا باسمان کرد هەر برێشتە تاڵەکە بەڵێ تاڵەکەی بە شوەیە کوڵ باشە ئەمەیان نووسراوە ڕایس ڤینیگە سرکەی برنج سرکەی برنج ئەمان بۆچی بەکارێنی وەڵا خۆی بۆ هەمان مەبەستە بەڵام لەبەر ئەوەی سرکەی ئۆرگانیکمان دەست نەکەوت ڕۆژێکیان وتمان بە ئەم سرکەی برنجە تاقی بکەین و بزانین چۆن ئەم لە تاماوەم لە هەر لێرە ڕاشیمان هەیە کە باسی ناکەین چکە بەشێکە لە ڕۆنە باشەکان چۆرێ باشەکان ڕەنگەگەر ئەمەیان بکەیتەوە زیاترش ببینی بڵێ بەسەر چاو ئەوە زیاتر سۆس و ئەمانە وایە ڕاستەکە دانراوە جامە ئێمە هیچ پاڵپشتی و هیچ دژاتێکمان بۆ هیچ جۆرە براندێک نییە دکتۆر ئەلێرە نووسراوە هێل مەطحون هێلی هاڕاو ئەمان بۆچی بەکارهێنی منەوە بەکار ناهێنم دیارە ماڵەوە بەکارهێنێ بۆ مەبەستی تام پێدانی ڕەنگە هەندێک هەویرەمەنی ئەگەر بیکە کێک یا شتانە جێنا بێگومان هێل وەکو کەپسولەکە هەمووی بەکارهێنین بۆ لە کاتی چای لێنانە هێل و دارچینی بە تایبەتی خۆم حەزە دارچینی یەکەم زیاتر بەڵام هێلی هاڕاو وەکوتم بۆ ئەو مەبەستانە بەکارێت ئەمەش دارچینەکەیە سەرباری تام و بۆنەکەی دارچینی ئەڵەن بۆ شەکرە باشە بەڵێ ئەوە تا ڕادێکی زۆر پشتڕاستکراوەتەوە منی لەلایەن ناوەندە زانستیەکانەوە هەروەها
دووشتم کەوتە بەرچاو شتی گرنگ وڵا ئەمریکن ئینستیتیوت فۆر کانسەر ریسرچ ئەوەی یەکێکیان لەوێەوە سەرچاوی کردو بەس ئەو باسی سیرە عفو باسی سیرە دژ بە سەرەتان بەڵام باسی دارچینی بەرامبەر بە هێنانە خوارەوەی نیسبەتی شەکر لە چەندەها ریسێرچی زیندووە ئەوانم کەوتۆتە بەرچاو کە وەکوڵی تا ڕادێکی زۆر تەسبیت بووە بەس بە ڕێژەی لە ساسڵنا ینی معقول نییە تەمەوانی شەکری دوو باسەکەین ئێمە ینی ئەوانی کەوا شەکری دویان هەیە ینی معقول نییە گەر کەسێ خۆی لەسەر ئینسۆلین بێ یا بەڵێ ئینسۆلین ڕێزیستەن بێ ئەمانە بێت لە باتی ئەوە دارچینی بەکاربێنێ نەخێرمان تەنها پاڵپشتی بەڵێ یاخود ئەوانی کە دارچینی بەکارهێنن لە سەرەتاوە بڵین دەورێکی ڕێگرانە ئەبینێت لەوەی کەوا ئینسان تووشی شەکرە نەبێت بەڵێ جا ئەمە هەڵەگرین چکامانە هەمووی ئەڵقی داهات و دیسان لەگەڵ جنابی دکتۆرە باسییانەکەینەوە کە چین و چۆن بەکارهێنێت جا چیتیایە و چەندێ بەکارهێنرێت هەمووی ئەو بابەتێکی تر هەمووان بۆ باسکە بە زەحمەت ئەمە هینە مێخەک ئەو کاتش بیری نەنگمەکەوێتەوە کامجارەوەی مێخەکەوای کردمێخەکە مێخەکیانە کرد ئێستاش لە بازار ژنانی قەیم بەڵێ دکتۆر مێخەک جگەلەوەی کە بۆنی خۆشە مالیان بۆ کۆڕەنا باشە کە باوەڕ ناکەم ئەو ڕاست بێتەوە بابەتێکی تر خۆمانی لێناین ئێمە لە بواری پزیشکی دەمودانە بەکاری هێنین بۆ کۆنتڕۆلکردنی ئازار لا بەرەشکێنە هەندێک جاش لە کاتی دروستبوونی برینەکانی ناودەما بەکاری هێنین و هەتا هەندێک گیراوی حەزریمان هەیە کە هەر لە مێخەک دروست کراوە یوجینۆڵە بەڵێ یوجینۆڵ ئەنتی مایکرۆبیال ئاکتیڤیتی هەیە باشە جگەلەوە سەر و پێشا زۆری بینین مێخەک بۆچی باشە وەڵاهی دیسان هەم تام و بۆکەیە ئەوانی کەوا ئیکەنە سەر و پێ بۆ ئەویان ناکەنە سەر و پێ بەڕاستیکە لەبەر ئەوەی کەوا یوجینۆڵ و ئەنتی مایکرۆبیال ئاکتیڤیتی هەیە بەڵام علاقی بەسەر ئەوە هەیە زیاتر کە تام و بۆی سەر و پێەکە خۆشەکە وەڵام لەم ڕۆژانە هینێک هەیە زۆی بەرنامەیەکی تەلەڤیزۆنیە دوو کەسی مقابلەیە کردیان لە بایۆمەدیکەڵا لە هارڤرد ناوی کەنچان کۆیە شتێکی ئەوە لەگەڵ پرۆفیسۆر تیم کێکە یەکێکە لە 100 زاناکەی عالم ئەوەیکیان کوردیش دەرچوو ئەم ساڵ بۆ بناسەوەەوە بەڵ ئەو کوردەکە ئەوە لەسەر هین قسەکە بەڵام ئەم دوانە لەسەر کاریگەرێتی هێر بوو سپایسەکەن بەتایبەت کاریگەری بەهارات و جادەرمانی بەڵێ سەکە تو باسی سەر و پێ کرد ئەو کەنچان کۆیا ئەڵێ ئیشەکراوە لەم دواییە لەبەر ئەوەی کەوا سپایسەکان هەر یەکە با بڵین پۆلیفینۆڵێک یاخود تێرپینۆی دێت یا کۆمپاوندێکی کیمیاوی یا بایۆتیپێکی تایبەتی هەیە وا بیر لەوە کراوەتەوە بۆچی ئێمە تێکەڵیان نەکەین بۆی سنرجستێک ئیفێکت یاخود کارێکی پێکەوە یانە ببینین لەو خواردنانەی کە خەڵگەی خوا مەسن عادەتەن کاری خۆی تێکەڵەیەکە تێکەڵەیەکە لەوانە لەو بەهارات و ئاشابانە و بەڵام بە حساب بەنیسبە دینیان کردووە نەتایجی زۆر باشیان بەدەستهێناوە بەڵام تەمەن خۆی قورسە بەڕاستی تو ئەگەر ڕاندەمایز دەبڵ بلاین تێست بکەی بۆ ئەوانە بەڵام لەژێ کۆنتترۆڵا بن بۆ ماوەی بە هەڵانە چوم 2 هەفتە و دوایی تەڕەن بڵەت تێست و ئەو شتانە کراوە پێش و لە دوایی ئەوشی کە لەژێر کۆنتترۆڵا بن بە بەردامە خواردیان ناوتێ نەتایجی زۆر کاریگەر و دڵخۆشکەیان بەدەستێناوە ینی کاریگەر و دڵخۆشکە یعنی چی ینی بڵێن ئەوەی ئینفلەمیشنی هەبوو بێ بە شێوەیەکی زۆر کاریگەرانە ئینفلەمیشنی نەماوێنی هەڵاوسای مرۆلەکانی خوێنە و هەنگاوی پێش هەوکردنە پێش ئیلتیهاباتە بەڵێ ئەوەی لە ناو بردووە حتا ئەو ئەڵێ ئەم بە مناڵەکانیشم خۆی ئەسڵی هیندیە ئەو کانچان مەسەلەکە لەم هینەوە هات مێخەک یەکێکە لە پێکهێنەرە ئەساسیەکان لەو تێکەڵەیە ئەمە بیبەری سپیەوەمە گژنیشی هاڕاوە و بیبەری تونیشی تایەکە بیبەری بەسەر چاوسەوەژە دۆزینەوە ئەمە چێمە سماق لێرایە و ئادی ئەمە چییە؟ پیازی هاڕاو ئەبێ سیریش لە شوێنە کابێ بەڵام من نایدۆزمەوە بەڵام نامێ کاتەکە بەوە بەرمەسەر وەڵام ئەمە باش ئەمە بینی پیازی هاڕاو هەمان سوودی پیازی ساغەکەی هەیە؟ نەخێر بەڵام ئەکرێ بەکاری بێنیت و ئەکرێ بەکاری بێنی بۆ تام زیاتر بەڵام نەپیاز نەسیر کاتێکە وشکە کرێن و هاڕێن کاریگەریان وەکو فرێژ نامێنێت بەڵێ دکتۆر ئەوەی کە لێرە بینیم تا ڕادێ بۆ من جێگەی سەر سوڕمان بوو حتا بە شێوەی سرکەشکەکرێن بە سرکە هەر کاریگەری لەدەستیان لەدەستیان ئەمە لیمەندۆزیە
زۆر کەسەڵی مندۆزی ژەهرە و زۆر خراپە بەکاری بینین تۆمانە و من تاکو ئەو شوێنش کاگەدارم هیچ کەسێکمان لە کوردستان و عێراق بەکەر جەنابەت لە کیمیایی ئەم بابەتانە شارەزابێ لیمەندۆزی بەکارن نیەوە باوەڕ ناکەم یعنی ئێمە هەر ئاوی لیمۆ زیاتر بەکارین بۆچی هێنرابێت یا بۆچی بەکاری بێنین بەڕاستی ئەگەر ئەوە تۆ پیشانوەیەکی نازانم لیمەندۆزی لە ماوە لیمەندۆزی ستریک ئەسیدە دوکتۆر گیان خۆ دەزانێت هەر سرکێ دیسانەوە نه ستریک ئەسید ئەو ئەسیتیک ئەسید ئەو ژەهرەش نییە کە باسەکەن لیمەندۆزی ژەهر نییە وەکو شەکر و وەکو خوێ بەڵام کێشەکە ئەوەیە ئێستا ستریگەسی سەناعیان دروستەکرێت هەموو دروستکردنێکی سەناعی کۆمەڵە شەوائی بەگەڵ خۆیان هێنێت خۆتە زانی بەڵێ وایە کۆمەڵە گەرد لەگەڵ خۆیان بڵێ ینی شتی نامۆ لەگەڵ خۆیان هێنەوە لە سروشتێکە ئیتر بەشێکیش لەو شتە ناموانە لەو مادە کیمیاویانێک کە لەگەڵ مادە هادیفەکە یەتە پێشەوە تۆژەوێ بیخۆی تۆ ئەوش تەخریباتی خۆی هەیە ئەوە خراپێکەتی لە خزمەت دکتۆر دارە محەممەد جەمیل خوار بێڵقەی داهاتووەتان باسەکەین هەتاوەکو کاتە ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری ئیداری دەستگای میدیای کورسات قبول فەرمونون شەو شەوگەرتان شاد خواتان لەگەڵ